کارتی پەروەردە کارتێکی تێکەڵە لە ناوچەی مادەی 140 بەگشتی و بە تایبەتیش لە قەزای مەخموور ئەو جێگانەی کە سەر بە سنتەری قەزایە. هەر لە ناو سنتەری قەزا پەروەردەی هەولێرمان هەیە و چەند قوتابخانەشمان هەیە سەر بە پەروەردەی مووسڵە. ئەو تێکەڵیە کێشەکانیشی زیاتر بابرێن ئالۆز کردیە، وای لێ کردیە کەوا جیاوازیەکی زۆر بەرچاو دیار هەبیتن. مثلەن لە بابەتی موچە دەبینی هەرێم بە سەبەب قەیرانی داراییەوە موچەی کە کردیتە ڕۆبع یان قچێک زیاتر یان قچێک کەمتر کادیری مووسڵ بەو شێوەیە لێی کەم نەکرایتەوە. جا ئێمە وەکو ئەندام پەرلەمان ئەگەر بێت و دەربچین ئەو پرۆژانێکەوە خزمەت بە قوتابیان دەکاتن بە تایبەت دروستکردنی ئەو قوتابخانانە و تەواوکردنی ئەو پرۆژانێکەوە تەواو نەکرایە لە کەرتی پەروەردە بە دوواداچوونی جدی لەسەر دەکەین تاوەکو جێبەجێ بکرێت و کەم تەرخەمی تێدا نەبیتن.